بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی جوانتردا بە ناونیشانی دادوەری. لە هەموو کۆمەڵگایەکە زۆر شتێکی واریدە، شتێکی چاوەڕوان کراوە کاتێک کە بەریەککەوتن لە نێوانی مرۆڤەکاندا دەبێ کەسێک ستەم لە کەسێک بکە، کەسێک ستەم لە کۆمەڵە کەسێک بکە، حکوومەت ستەم لە میلەت بکە، کاربەدەست ستەم لە هاوڵاتی بکە، هاوڵاتی جاری وایە بەرامبەر بەدام و دەستگاکانی حکوومەت و یاسا ستەم بکە، سنوور ببەزێنێ. لەم کاتەدا ئایا دەکرێت هەر کەسێک بۆ تۆڵەکردنەوەی حەقی خۆی پەلامار بدا و پەلاماری چەک بدا و ئینسان یەخەی یەکتر بگرێ؟ بەبێ گومان ئەو کۆمەلگایەکی دواکەوتووە، ئەوە لە کۆمەلگا دواکەوتوەکانی مرۆڤایەتیدا کە دوورن لە شارستانیەت، ئینسانەکان بۆ داواکردنی حەقی خۆیان ناچارن پەلاماری چەک بدەن و یەخەی یەکتر بگرن. لە کۆمەلگایەکدا کە پەروەردەیەکی ئاینی ئیسلامی کرابێ یان پەروەردەیەکی شارستانیەتی ژیاری کرابێ، شتێک هەیە پێی دەڵێن دادوەر، پێی دەڵێن حاکم، پێی دەڵێن لیژنەی دادوەری، ئەو دەستگای قەزاییە کە ئینسان تێیدا داوای مافەکانی خۆی دەکا، حتا تەنانەت ئەگەر زوڵمەکە لەلایەنی حکوومەت بۆ میلەت بێ، دادگای دەستوری هەیە کە هەمومان بیستومانە. ئیسلامی ئێمە خۆشەویستان هەر ئاینی ڕۆژوو نوێژ نییە. ئێمە ئەم بابەتەی ئەم ساڵمان بە ناونیشانی جوانتر دەبێت جوانتر لەم دینە تێ بگەین. کەسانێک وا باز دەکەن کاکە ئیسلامەتی بەس نوێژ و ڕۆژووە. ناوەڵا قورئانی ئێمە هەر وەکو باسی نوێژ و ڕۆژوو زەکات و ئەوانەی تێدایە، باسی هەموو شتێکی ژیانی ئینسانی تێدایە. کەواتە کە کەسێک بڵێ ئاین بۆ تاک، هەڵەیەکی گەورەی کردووە. ئاینی هەموو کۆمەلگایە. ئەگەر کەسێک بڵێ جیاکردنەوەی دینمان دەوێت لە دەوڵەت، دەڵێن هەڵەت کردووە. حەق وایە بڵێ جیاکردنەوەی دز لە دەوڵەت، نەک دین لە دەوڵەت، چونکە دین و دەوڵەت دەبێت دوو شتی تێکەڵاو بن. دین بە ئاین بڕوا بەڕێوە بۆ ئەوەی حکمێکی دادپەروەری هەبێ. دەچینە خزمەت قورئانی پیرۆز، بزانین خوای پەروەردگار چۆن باسی قازی عادلمان بۆ دەکات، چۆن باسی دادپەروەری دادوەرمان بۆ دەکات. یەکێ لە پێغەمبەرانی خوا سەلامی خوای لەسەر بێ ناوی حەزەتی داوود پێغەمبەرە. پێغەمبەرانی بەنو ئیسرائیل سەلامی خوایان لەسەر بێ هەر وەکو پێغەمبەر بوون، واتە کەلامی خۆیان گەیاندووە بە خەڵک، باسی یەکتاپەرستیان بۆ کردوون، خەڵکی نەداروبەر مەپەرستن، تەنها پەرستراوێک هەیە کە ناوی ئەڵڵایە. ئەمە پەیامی هەموو پێغەمبەران هەر ئەمەیە، خەڵکی نەدار و بەرد و یەکتر مەپەرستن، ئەڵڵا بپەرستن. خوا هاوبەشی نییە، دنیا هەر ئەم چەند ڕۆژە نییە، ئێرە تاقیکردنەوەی و قیامەت هەیە. پێغەمبەرانی بەنو ئیسرائیل وەکو ئەمەیان بە خەڵک دەگوت حاکمیش بوون، واتە هەم سوڵتەی تەنفیزیان بەدەستەوە بوو، هەم سوڵتەی قەزایی، واتە دادوەریش بوون. یەکێ لەو پێغەمبەرانی کە خوا کردوویەتی بە قازی لەسەر ئومەتەکەی خۆی وەکو پێغەمبەر بوو، حەزەتی داوود پێغەمبەرە سەلات و سەلامی خوای لەسەر بێ. لە کتێبەکانی تەفسیردا بەداخەوە شتی زۆر توڕەهات و خوڕافیات بە ناوی ئەم پێغەمبەرەوە کراوە. بۆ نمونە لە باسی حەزەتی داوودا، نەعوذ بالله، لە تەفسیری سوورەتی ساد ئایەتی 26دا باسی ئەوە کراوە کە گوایە حەزەتی داوود 99 هەبووە. ڕەم ئێمەتان لە مەلایانیش گوێ لێ بوو بێ، 99 هەبووە. حەزی لە ژنێک کردووە، ئەویش مێردی هەبووە، ویستوێتی بیکا بە 100. کابرای ناردووە بۆ غەزایەک بۆی بکوژرێ و دوای ژنەکەی مارەکاتەوە. ئەمە نەک هەر لە پێغەمبەرێک ناوەشێتەوە، نەک هەر لە ئیماندارێک، لە هیچ ئینسانێکی بەڕەوشتیش ناوەشێتەوە. بەڵام بەداخەوە کتێبەکانی ئێمە لەم خوڕافیاتانە شتی زۆری تێدایە. بۆ ئێڵین لە بەرنامەی جوانتردا جوانتر لە دینی خوا و لە تەفسیری قورئان حاڵی ببین. زۆر تەفسیر هەیە بۆ قورئان، بەڵام ئەلحەمدوللیلا ئێمە شانازی دەکەین بە کورد زبانی خۆمانەوە. زۆر جا عەرزی جەنابتان دەکەم، ئەو زانانەی لە کووردا هەڵکەوتون، باوەڕتان بێ لە مێژووی ئیسلامیدا وێنەیان دەگمەنە. بۆ بابەتی شیکردنەوەی ئەم ئاەتانەی سوورەتی ساد، جوانترین شتێک کە بەندە خوێندبێتمەوە لەسەری کتێبەکەی مامۆستا ناسری سوبحانیە بەڕەحمەت بێ. مامۆستا ناسری سوبحانی شەهید کتێبێکی هەیە بە ناوی سیستمی سیاسی ئیسلام، لە لاپەڕەی 457 بەرە دواوە تەفسیری ئەم ئاەتە دەکات. دەفەرمێ دەبێت دەچینە خزمەت قورئانەکە و بزانین ئەم بەسەرهاتە باسی چییە. دەفەرمێ هەل ئەتاکە نەبەء الخەصمی ئیستەصەوەڕوا المحراب
إذ دخلوا على داود ففزع منهم قالوا لا تخف خصمان بغى بعضنا على بعض فاحكم بيننا بالحق ولا تشتت واهدنا إلى سواء الصراط. سورة الصاد آية 22. حەزەتی داود عادەتی وابوو خوا تازە کردبووی بە حاکم، یعنی هێشتا ئەمە ئەوەڵ محکەمەیەتی، تۆ ئەمڕۆ پلەی قازیەتیت وەرگرتەوە بووی بە حاکم. خوای گەورە ئەم فەرمانەی پێداوە. لەم کاتەدا دەبوو بچێت لەکوێ دانیشێ؟ بچێت لە دادگادا دانیشێ. حەزەتی داود لەم کاتەدا چوو لە میحرابەکەیدا دانیشت. میحراب وەکو میحرابی ئەم مزگەوتانەوە بە شوێنێک بوو، دیواری هەبووە بەڵام سەقفی نەبوو. لە دەرەوەش کۆمەڵێک لە شوێنکەوتوان و ئیمانداران هەبوون وەکو حرەس و حیمایەتی دەوری ئەو پەرستگایە، ئەو شوێنە و مزگەوتە. دەفەرمێ حەزەتی داود لە کاتی عیبادەتدا بوو، دوو کەس قوت بوونەوە لە بەردەمیە. ففزع منهم، حەزەتی داود ترسا. ئەها ئینسان خەریکی قورئان خوێندنێک بی، پاسەوان لە دەرگا هەبێ، وەختی بزانی دوو کەس هاتوونە بەردەمت بەبێ ئەوەی تۆ ئاگادار بکرێەوە، ترسا لەوەی پەلاماریدان سەری بڕن دی تیرۆریکەن بیکوژن. وتیان لا تەخەف، ئەی داود مەترسە، ئێمە دوو کەسین کێشەیەکمان هەیە. جەنابیشت خوای گەورە کردووی بە قازی بۆ ئەم ئومەتە، کێشەیەکمان هەیە، یەکێکمان ستەمی لەوەی ترمان کردووە، بەڵام ئاگاد لێبێ هاتووینە خزمەتت فەحکم بەینەنا بالحەقی، ئاگاداریشیان کردەوە چی ڕاستی و حەقا بەو شێوەیە حکممان بکە، وەلا توشتید لای کەسمان مەگرە، سەیری لای کەسمان نەگری، لای حەق بگرە، ڕێگای ڕاست کامەیە ئەوەمان نیشاندا. ئەمەشیان پێگوت. فەرمووی دەی قسە بکەن. یەکیان وتی ئینە هذا ئەخی له 99 نعجەة، وتی ئەم برایەم، ئەم برای ئیمانداریم 99 مەڕی مێی هەیە، وەلیە نعجەة واحدة، من یەک مێچکەم هەیە، یەک مەڕە مێیم هەیە. فقال أكفلنيها وعزني في الخطاب، كتشيد أمر بيوتم والله حقوات أمر يخوش بدي بمن ئەتۆ دانەیەک چ سوودێکی بۆ تۆ هەیە؟ من ناوەتونەوەکەی من بێتە 100 باشترە. قسەی ڕقیشی پێوتم، قسەشی پێوتم، قسەشی لەگەڵم تون بوو، هەڕەشەشی لێ کردم. حەزەتی داود ئا لێرەدا تەماشاکە، ئیترمە باسی ژن و شر نییە، ئەمە تاقیکردنەوەیە. حەزەتی داود بەبێ ئەوەی بڵێ کاکە ئەرە شاهیدت هەیە ئەم پیاوە وای پێکتۆی، ئەرە کاکە تۆ چێ دەڵێ ئەم پیاوە وای وتووە؟ مامۆستا ناصری سوبحانی قسەکانی لێرەدا زۆر گەوهەربارن. دەفەرمێن لە کابرای نەپرسی بڵێ کاکە ئەرە تۆ ڕاستە وا دوتووە یان لەوانەیە هەروای نەکوت پێ ئەم بوختانی بۆ بکە. لەوە دەچێت پێێتی وەڵی 99 مەڕم هەیە، خۆزگە 100 بوویایە، هەموو ئینسانڵا خۆزگە زیاترم هەوەیە، خۆزگە 100 ڕێک بوویایە، بڵێ وەڵڵا مەبەستت ئەو تا کەمەڕێی منە، کاکە من مەبەستم تا کامەڕەکەی تۆ نییە، خۆزگە تۆش 100 بوویایە، هیچی نەپرسی. قال لقد ظلمك بسؤال نعجتك إلى نعاجه. حەزەتی داود یەکسە کوتی کوڕە کاکە تۆ بۆ ئەوەندە بێئینسافی بە کابرای کەس خاوەن 99 مەڕەکە بوو. وتی باشە تۆ زۆر ستەمکاری، 99 مەڕت هەیە، ئەو پیاوە یەک دانە مەڕی هەیە، بەتەمای تەماح لە ماڵەکەی کەی. وإن كثيرا من الخلطاء ليبغي بعضهم على بعض إلا الذين آمنوا وعملوا الصالحات وقليل ما هم. وتی زۆر کەس کە تێکەڵ دەبن و بران و شەریکایەتیان هەیە و یەکیان ماڵی زۆرە یەکیان ماڵی کەمەستەم لە یەک دەکەن ئیلا ئیمانداران و کردەوە باشان نەبێ. وقليل ما هم، ئەوانش کەمن. وتیان دەی قوربان باشە ڕۆیشتنە دەرەوە لەبەر چاو بزر بوون لە کتوپڕێکە. وظن داود أنما فتناه. حەزەتی داود تێگەی ئەمە ئینسان نەبوون، ئەمە دوو فریشتەی خوا بوون لەسەر شکلی ئینسان، خوا تاقی کردەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی مەحکەمەتە، بزانین داود چۆن حکم لە بینی خەڵکا دەکەی. حەزەتی داود ئەمجا بە ئاگا هاتەوە، چیم بەخۆم کرد، هەر چۆن ئەو پیاوە دوو قسەی کرد و یەکسەر لایەنگریم کرد و گوێم لە فڵان کەس نەگرت. بە پەلە بڕیاریدا، تێگەیش زۆر بە پەلە بڕیاریدا، نابێ حاکم وابێ. دووەمیان لێکۆڵینەوەی وردی نەکرد، داوای شاهید بکە، گوێ لە قسەی بەرامبەر بگرێ، چێ دەڵێ ئەو فڵان کەس زوڵمی لەو نەکردووە، چێ دەڵێ ئەو تاکە مەڕژی لەو نەدزیوە، هەر گوێی لێ نەگرت. سێمیان زانی ئەمە وەختی دادگایە، نابێ لە میحراب دابێ، هەر وەختە ئیشی خۆی هەیە. چاکترین ئیشێک ئێستا من بیکەم پێشکەشکردنی ئەم وتارەیە. ئەگەر لەوێ دانیشتم بە تەنها قورئان بخوێنم، ئەو ئەجرەی نییە کە ئێستا قسە بۆ ئەم میلەتە بکەم. حەزەتی داود دەبوو لەو وەختەدا لە دادگادا بوویە، نەک لە میحرابە. نابێ کار بەدەست ئیشە گشتیەکان لەبەر ئیشە تایبەتیە شەخصیەکانی خۆی با بۆ قیامەتیش بێ بەجێ بێڵێ. ها قورئانی ئێمە هەمووی تێدایە. فاستغفر ربه وخر راكعا وأناب.
یەکسەر داوای لێ خۆشبوونی لە خوا کرد وتی وەڵای خوایە لە یەکەم تاقیکردنەوە دەرنەچوون ئەمڕۆ یەکەم ڕۆژی دادگام بوو سوبحان الله تێکەوتم خوایە گیان داوای لێبوردن لێ دەکەم سەری بەندایەتی خستە سەر زەوی سوزدەی برد وتیان خوای گەورە فغفرنا له ذلك وإن له عندنا لزلفى وحسن مآب خوا لێی خۆش بوو وفەرمووی تۆ لە بەندە چاکەکانی منی و پاداشتت لە قیامەتا لە بەهەشتا زۆر زۆر بەرزە يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق أي داود تۆمان کردۆ بە جێنشین لەسەر زەویدا واتە حاکم جێنشینی پەروەردگارە لەسەر زەویدا ئەبێ حکمی خوا جێبەجێکە ئەها دەڵێن خوا کەسی بێکەسانە حاکم لەسەر زەویدا کەسی بێکەسانە ئەبێ زۆر ئاگادار بێ دەبێ حکم بە حەق بکە ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله نابێ شوێن هەوا و ئارەزووی خۆی کەوێ نابێ ڕقەستور بێ بە ئارەزووی خۆی ڕق بکە بۆیە هەر لە سیستمی حکمڕانی دینی ئیسلامدا حاکم نابێت لە وەختی تووڕەیدا بچێتە سەمێزی دادگا لە ماڵی لەگەڵ ژنەکەی شەڕی بۆ نابێت ئەو ڕۆژە بچێتە حکم چونکە نەوەک لە تووڕەیی خۆی داستەم لە یەکێک بکە نابێت ئەگە گەرمایەکی زۆر زۆر بوو فێنکەرەوەیەک نەبوو لە دادگادا حکم بکە نەوەک گەرماکە تینی بۆ هێنابێ و پەلەی بێ و خێرا بڕواتە دەرەوە نابێت ئەگە سەرمایەکی زۆر بە شیدەت بوو ئەو ڕۆژە حکم بکە نابێت ئەگە برسی بوو حکم بکە نابێت ئەگە تینو بوو حکم بکە نابێ ڕقی لە کەسێک بێت لەگەڵ بنەماڵەکەیدا کێشەیەکی بوو بێ و ئێستا بەبیری هات بێتەوە ئەبێ بڵێ ئەم کێشەیە بدەن بە حاکمێکی تر نەوەک و غەرەزێکم بجوڵێ نەوەک لە حکمە حەقەکە لادەم ئەمانە هەموو سیستمی نابێت تەنگاو بێ حاکم بڵێ وەڵی چۆڕە میزم دێ و دەی بە ئەم حکومەش جێبەجێکەی نجاتم بۆ سەرا و لەو وەختەیە بێ خۆی خاڵی کردبێتەوە تەواو مرتاح بێ ئەم مێزی دادگا گاڵتە نییە ئەگەر ڕوانی بۆ ئەمیان دەبێت جارێکیش بڕوانێ بۆ ئەویان ئەگە وتی فەرمو دانیشە بێ بێویشان بڵێ فەرمو دانیشە ئەگە وتی بەخێر بێ دەبێ بێویشان بڵێ بەخێر بێ نابێ هەدیەی لە کەس وەرگرت بێ نابێ نانوچای کەسی خوار بێ نابێت دەعوەتی خوار بێ نابێت کوپە هەنگوێنی بۆ چوو بێ ئەبێت پیاوێک بێ حتا تەنانەت هاتوچۆی خەڵکی کەم بێ لە سەردەمی حکمڕانیدا بۆیە حاکمەکان زۆر جا فەقیرە هاواریانە ئەڵێ وەڵڵا لەوەتی بوومە حاکم لە هەموو شتێکدا بڕاوە ناتوانم مەرحەبایی هۆڕنێک بۆ خەڵک دەدەم سەلامێکی لێ بکەم ئەمە نەوەکو ڕۆژێک کابرا بێتە دادگا و مەحەبەتێکم بۆی بجوڵێ خوا فەرمووی ئاگادار بە قیامەت لەبیر نەچێتەوە کەواتە ئەمە باسەکەی حەزەتی داود پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە بە حاکمەکان دەفەرمێ دەبێت تاقی بکرێەوە بۆیە ها حاکم چەند ساڵ بەردەستی حاکمێک دەکا چەندین قەزیە دەبینێ ئەمجا پلەی دادوەری پێدەدرێت پلەی دادوەر زۆر گەورەیە دادوەری دەبێت لە سوڵتەی تەنفیزی جیا بکرێتەوە واتە حاکم دەبێت سەربەخۆ بێ نابێ حاکم حیزبی بێ نابێ حاکم سەر بەم مەقەڕ و بەو مەقەڕ بێ نابێ حاکم ئاڵای هیچ حیزبێک لە پشتیەوە بێ نابێ حاکم تەلەفۆنی هیچ مەسئولێکی بۆ بکرێ نابێ قبول بکە دەبێ هیچ کەسێک لە سەر و دادگاوە نەبێت دادگا لە سەر و هەمووانەوە بێ ئەگە حاکمێک زانی ئەمەی پێ ناکرێ واللهی پیاوانەترین و مسلمانەترین ئیژەوەیە سویچەکەی تەسلیم کاتە بڵێ کاکە خوا حافیزەچم لە ماڵی خۆما قیامەتم سەلامەت بێ نابێ الحەمدلله ئێستا لەم هەرێمی کوردستانە حاکممان هەبووە من برادری دادوەرم هەبووە کابرا چۆ بۆڕا و گرتوویەتی حکومەکەی تەواو بووە غەرامەی مادی و یاسایی کراوە تەلەفۆنێکی بواتو ئەندامێکی سەرکردایەتی حیزبێک تەلەفۆنی وکردو کاکە ئاگەر لە فڵان کەس بەوە خزمی خۆمانە ئەوە لایەنگری خۆمانە وتی وەڵڵی ئەمڕۆ بەردەبوو بەڵام لەبەر خاتیەوە تەلەفۆنی تۆ یەک هەفتەی تری دەگرم ئەگە ئەو تەلەفۆنە نەکردایە ئەمڕۆ ئیشەکەی کۆتایی پێات بوو بەڵام چونکە جەنابەت تەداخولت کردو خۆت بەدەسەڵاتدار دەزانی لەبەر خاتری ئەو تەلەفۆنەی تۆ دەبێت یەک هەفتەی تر بەو گەرما لە سجنابێ ئەگە حاکم توانی ئەو جورئەتەی هەبێ هێستاش کەس نەیتوانی یەخەی پێ بگرێ ئەو وڵاتە وردە سوڵتەی قەزایی بەرەو پێشەوە دەڕوا وڵاتێکی چاک دەبێت حکمی حاکم جوانتر حاڵی بین حرام حەڵاڵ ناکە خۆشەویستم جاری وایە تۆ کێشەیەکت هەیە لەگەڵ براکەتدا لەگەڵ دراوسێکەتدا لەگەڵ شەریکی موڵکەکەتدا ئەچنە حاکم خۆت سوورا و سوور دەزانی وانە ماڵی تۆ نییە دوایی دڵی خۆت خۆش نەکەی کاکە وەڵا قانون داومێ خۆ بەدەسەڵاتی من نیە ئەوە حاکمە وەڵا لە حاکمە وتیان کاکە مافی تۆیە بۆ نمونە جەنابەت عەرزێکن لە کەسێک کڕیوە زەویەکن لە کەسێک کڕیوە دڵساف بۆی دنیا زۆر نەبینیوە تەداخولی قانونی نەکردووە تاپۆکە نەخستۆتە سەر خۆت 20 ساڵ لەمەوە بەر شوێنێکت کڕیوە لە برایەکن لە کەسێکن لە خزمێکن لە ناسیاوێکت تاپۆ نەخستۆتە سەر خۆت کاتێ دەچێت کابرات لە کاکە ئەو مڵکی منەڵە وەڵا کاکە خۆ پێم نەفرۆشتی کوڕە بۆ خاتری خوا کوڕە کاکە دەوەرە دەچینە تاپۆ ئێگە دەچێ بەردەمی حاکم چی داوا دەکات بەڵگەی تاپۆ داوا دەکات تاپۆ بە ناوی چێوەیە تاپۆ هێشتا بە ناوی فڵان کەسەوەیە حاکم بەڵگە دەبینێ حاکم زاهیر دەبینێ ئێتراگای لەوە نێت تۆ لە کۆڵانەکە چایەکت خواردۆتەوە شتێکت فرۆشتۆ دەست سۆ ناو دەستیەوە ئەمە ناخوا
ئەبێ بەڵگە قانونیەکانت پێ بێ و نیشتە دەی حاکم بڕیاد الله وەڵی کاکە ئەم مڵکەی فڵان کەسە چونکە تاپۆکەی بە ناوی ئەوەیە نابێت کە هاتیە دەرەوە دڵت خۆش بێ بڵێ وەڵا خۆ حاکم وایە تۆ کاکە مەحکەمە دایمێ ناوەڵە ئەو حکمەی حاکم ئەو حرامە حەڵاڵ ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینەما ئەنا بەشەڕ خەڵکینە من وەکو ئێوە مرۆڤم ڕاستە ئینسانم و پێغەمبەری خوام بەڵام لەسەر مێزی دادگا ئینسانم وإنكم تختصمون إلي إيوه بو كيشكانتان دينا لاي من ولعل بعضكم أن يكون ألحن بحجته من بعضين هيواتان هيدم وبليز زياترا قصزان ترا لبلبان ترا جوان ترشتكان درازينتوا كقسم بو دكان من جوال لو دقرم فأقضي له على نحو ما أسمع هل لسر يقبو شبو أستين في غمري خاصة فموي من حكم ددم لسروي كدي بيستم نق أعلم أسمع كواتا حاكم بوينية كاتي قضية دزيك لسا كسيك شكاتك دكري بضي والله غدار دالناسم أو حل من علي ودالناسم رفتارت شونا ناسيني حاكم بو فلان كس دور نابيني نخير أسمعو من بلغا كان دبيستم بلغا كان تماشا دكم نابي بضي والله بو خم باشي دناسم حاكم بتشاوي خوي تشاوي ليه بي يشيك فلان كسي كشتوا دبي إلا بلغا كان الشرطة وآسايش تماشاكا نابي بضي خوم دزانم أبي أسمع نق أعلم فالمديك في غمص صلى الله عليه وسلم بيقبش حكمك قانوني من بيدله حاكم دبي بالسربة نق ضلي خوي بكابق بحاكم شون كأو كاتوالي ده هاد حاكم يك توشي يقوم رايده بو يكاكم الخم دزانم رقيش خوي قانون تيقدر شو قانون دبي ببلغبه فمن قضيت له في حق أخيه شيئا خوشوي صلى الله عليه وسلم باصلاود بنيري بروحي أو السردار والسلولا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم فمن أجل من كسيك جوان قصدك يخوي رازان ده حكما بودا فلا يأخذه زاني حقي يباب يغنبريش فتواي بودا ببا وري نقره فإنما أقطع له قطعة من النار والله منش حكم بودابي يكبر شلا أقري دوزق دسيت مالك أيوة أسيت قبرك أيوة أسيت قيامتك أيوة بخاري مسلم في المدكان الصحيحين دا الروايات كردوا كواتا أقر بيغنبري إسلام صلى الله عليه وسلم لسمي زيدات كابرا بزماني لوس قزيكي خوي رازان دوا برانبركه فقير حال بو نيدتواني دفاعي لخوي بكا حاكم بجويري بيستني أو حكمي دا زاني ناحقا نابي بڵێ حاکمەکە ئەگەر پێغەمبەریش بێ حکمی وەداوم ئەوە ئاگری جەهەنەمی بۆ بڕیادراوە ئەبێ وەری نەگرێ لێرەدا دەڵێن محامی دروست نییە دیفاعنا لا حەق بکە ئەوانەی پارێزەرن محامی دەبێت زۆر وریابی ئەگەر زانیت ئەو کەسەی تۆ دەبی بە پارێزەری کێشەکەی ناڕەوایە هەموو دنیاشت بداتێ پارێزی لێ مەکە بەڵام بە پارەش ئەگەر بە پارەش ئیش بکەیت قەزیەی مەزڵومێک کە دەزانی ستەمی لێکراوە بێدەم و پلە داماوە ناتوانێت دیفاع لە خۆی بکە پارەش وەرگری خێرت دەگاتێ حەقەکەی لە دادگادا بووە ساختکەوە و حکمی خۆی بۆ وەرگری بەڵام پارێزەرانی بەڕێز محامیەکان ئاگاتان لێبێ قەت بە پارەی زۆر دیفاع لە ناحەق نەکەی چونکە تۆ بۆشی بسەلمێنی بەشێک لەو ئاگرش دێتە ماڵ و قەبر و قیامەتی تۆوە با بە قانونیش بیبیتەوە قازی کە گەیشتە ڕاستی پێویست ناکە ساردەسار لە حکما بکە بەداخەوە زۆر بەداخەوە جاری وایە قەزیە هەیە لە وڵاتی ئێمەدا 3 ساڵە کابرا گیراوە باشە جەنابی حاکم بۆ زوو لێکۆڵینەوە ناکەی ئەگەر تاوانبارە حکمێکی بدە بۆ 3 ساڵە فەقیر لە ئەوا داماوە تەوقیف کراوە نە حکمە نە لە جیاتی هیچ کەوتووە ئەگەر بێ تاوانە بۆ لە ماڵ منداڵی دوور بێ ئەمە لە وڵاتی ئێمەدا یعنی لەم شەوەدا لەم بەرنامەیەدا ڕووی حاکمەکان دەکەین دەبێت جەریء بن بۆ کابرا 2 ساڵ 3 ساڵە لە زینداندایە هێستا هیچ یەک لای نەبووەتەوە ئەگەر بێ تاوانە بەریدە هەر یەکسە بەریدە ئەگەر تاوانبارە حکمی دە با حکمەکەی بۆ حساب بێ با شەوێک دەسا حکمەکەی حساب بێ گوناحە تەمەنی بە فیڕۆ بچێ چەند کەس هەیە لەم وڵاتی ئێمەدا بەداخەوە ئازاد دەکرێت 5 ساڵە گیراوە وەڵا داوای لێبوردن لێ دەکەین جا هیچ لەسەر نەبووە ئەخر 5 دانە ساڵی تەمەنی ئەو ئینسانت کوشتووە چۆن وجدانت قبول دەکا بەرامبەر بە خوای پەروەردگارە بەرامبەر بە ماڵ منداڵی ئەو بێتاوانە بێ حاکم ئەگەر قەزیەکەی بۆ ڕوون بۆەوە سەریح بێ پیاوێک ڕخنەی لە قازی ئیاسی کوڕی معاویە گەروتی قوربان حکمەکان سەریعن نابێ حاکم ئەوەندە سەریع بێ ئەوەندە خێرا بەپەلە حکم بدا وتی پرسیارێک لێ دەکەم وتی فەرموو وتی چەند پەنجە بەدەستەوەیە ئەو دەستە چەند پەنجەی پێ وتی 5 دیوە بۆ جواب بدامەوە بۆ نەبژمارنی 1 2 3 4 5
قوربان جاوا ژمارنی نایە شتەکەیان دەڕوونە کە تۆ چەند پەنجە بەدەستی ڕاستەوتم 5 وتی لە بەخوا منیش کە قەزیەکان دێنە بەدەستم ئەوەندە ڕوونن پێویست ناکات بیان ژمێرم هەر یەکسا حکومەکەی بۆ دەدەم کە قەزیەکە ئەوەندە ڕوون بوو وەکو بڵێ دەستت چەند پەنجەیە بڵێ 5 حکومەکە بدە جەنابی حاکم مەترسە جوانتر وایە قانون حاکم شەرت نییە هەموو شتێک بە بەندی یاسایی بێ ئەبێ زۆر خۆی ژیر بێ پیاوێک چۆ خزمەت ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ حاکم و قازی بوو سەرمەسەبێکی گەورەی وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ وتی جەنابی ئەبوو حەنیفە واللهی ماڵم هەیە پارەم هەبوو شەو 2-3 دەس هاتوونە سەرم هەموو لەشیان شکاندوم پارەکەشیان بردم سوێند و تەلاقیشیان پێ خواردم کە ناویان نەبم ئێستا دەستم ناویان بڵم سوێند و تەلاقم دەکەوێت ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی ئیمامی مزگەوتەکە دوو پیاوی ڕیسپی وەکو ئەم بەڕێزانەی مزگەوت دوو خزمی نزیک و عادالەت و دادپەروەریشت بێنە و وەرم بۆ دادگا هاتنەوتی کاکە ئەم پیاوەستەمی لێکراوە ناوێرێ ناوی دزەکان بڵێ بیبن لە دەرگای مزگەوتە لە ڕۆژی جومعە ئەهلی ئەو گەڕەکە هەموو لەوەیە یەک با بێنە دەرەوە بڵێن ئەمە دزەکەیە ئەگە هەو نەبوو بڵێ نە ئەوە قەی ناکە ئەگە هەو بوو دەست بە دەمی خۆی بگرێ قسە نەکە هیچ نەڵێ چکە سوێند و تەلاق خواردووە نەڵێ ئەوە دزەکەیە قسە نەکە والله هەتاتن دزەبوار هاتنە بەردەمی وتیان ئەوە بوو هیچ قسەی نەکرد یەکسەر گیران ئیمام ئەبوو حەنیفە بەم فەنە کابرای دزی بەبێ ئەوەی کابرا تەلاق و سوێندی لێ بکەوێ ئاشکرا کرد دادوەری زیرەک کێشەی لێ عاسێ نابێ ئەوە جاری وایە دادوەر بە پێی قانونەکە دەزانێ خوێندەوارە بەڵام زیرەک نییە بیرتیژ نییە ئەژێڕنەوە لە کتێبەکاندا دەڵێ دوو برا لەسەر زەویەکی میراتی باوکیان دایمە ناکۆچیان بوو چەند ساڵ بوو ئەم دوو برایە ساڵ نەبوو 2-3 جا پەلاماری یەکتر نەدەن زەویەک هەبوو کانی و ئاوی تێدا بوو ئەویان دەیگوت ئەم لایە بۆ من ئەویان دەگوت وەڵا بۆ من دابەشیان دەکرد ساڵی داهاتوو سێیان ئەویان بەرهەمی زیاترە وەڵ کابرا کاکە فێڵ لێ کردوم بەو خوایە ئەمەیان بۆ منە هەموو ساڵ 1-2 جار سەر و جۆلاشی یەکتریان دەشکات چەند جار حاکم سڵحی دەکردن هەر سوودی نەبوو شورتە دەیگرتن ئیسفادەی نەبوو چوونە لای حاکمێکی تازە هاتە مەنتیقەکەەوە زۆر ژیر و عاقڵ بوو بێجگە لە قانونزانیەکەی خوێندەواریەکەی چوونە لای وتیان قوربان ئەم کێشەیە بەڵکو کۆتایی پێبێ لەسەر دەستی جەنابتە وتی ئاسانە بابەتەکەیان بۆ باس کرد زەویەک هەیە دەمانەوێت لە بینی دوو برا بە میراتی لە باوکیانەوە ماوەتەوە دابەشیکەین وتی کاکە 50 فرسیەکم بۆ بێنن درهەمێکم بۆ بێنن شێر و خەت دەکەین یەکیان هەڵیدا تۆ کام لە دەیە شێر دەویان خەڵکی وەڵ دەیگوتی کامتان برتانەوە ئەو کەسەتان زەویەکە دابەش دەکات کە دابەشتان کرد یەکیان هەڵی ئەوەی کوریا کوڕە قوربانەوە 100 جاری وامان وا کردو وتی ئاخە ئەم جارە فەرقێکی هەیە یەکیان پارەکەی هەڵدا بردێەوە بۆ نوتی من خەتم دەوێت خەت بۆی دەرچوو وتی دەی تۆ دابەشیکە بە ئارەزووی خۆت دابەشیکە کە دابەشی کرد وتی کامەتان دابەشی کرد نابێ سەر پشک بێ ئەوەی ترتان ئەمجا تۆ مخەیەر بە کامیان هەڵدەگری تۆ بە ئارەزووی خۆت دابەشت کردووە براکەی تریان تۆ کام بەشت دەوێت لە ئەماندا ئەو اختیاری هەبوو تۆش لەمادا اختیارت هەیە هیچ قسەت بۆ ناکرێ ئاسایی چەند حکومێکی جوانە نەڵێ بە ئارەزووی خۆی دابەشی کردو اختیار بەدەست تۆیە تۆ نەڵێ ئەو هەڵی کرد تۆ بۆ خۆت دابەشت کردووە بزانە هیچ لا ناتوانێت قسە بکە ڕەخنە بگرێ ئەمیان بە ئارەزووی خۆی بە عەدالەت تەوزیعی کردووە ئەمیشیان ڕەخنە نەگرێ بڵێ وەڵا فێڵت کردووە لە دابەشکردنەکەدا ئەویانت بۆ خۆت هەڵگرت نەوەڵا هەڵبژاردن با لەلایەن منەوە بێ دابەشکردن لەلایەن تۆ بێ کۆتا جار حکومەکە کۆتایی پێات هیچیان نادەتوانی چونکە هەردووکیان عەدالەت بەرامبەر یەکتر هەردووکیان مافیان هەبوو دادوەری زیرەک یارمەتیدەری ئاسایش و پۆلیسیش دەبێت بۆ دۆزینەوەی تاوانبار ئێستا جاری وا لە وڵاتی ئێمەدا حاکم هەر چاوەڕێی ئاسایش و پۆلیسە ڕاپۆرتی بۆ بەرزکاتەوە نەخێر جاری وا دەبێت حاکم ڕێنماییدەری ئاسایش و پۆلیس بێ بۆ دۆزینەوەی تاوانبارێک لە کتێبی ئیمامی ئەبن جەوزیدا لە کتێبی ئەلەذکیادا دەڵێت کابرایەک چوو بۆ لای حاکمێک گوتی وەڵڵاهی جەنابی حاکم زۆر داماوە زۆر بەدبەخت و چارەڕەشم وتی خوا نەکا بۆ وتی وەڵڵاهی نازانم ئێمە شوێنی داواکردن و دادگایە بەڵام وەڵڵاهی من بەڵگەیەکم بۆ قەزیەکەی خۆم نییە وتی باسی بکە وتی وەڵڵاهی پارەیەکی زۆرم هەبوو لە بازرگانیدا سەرمایەکی باشم هەبوو هاتمەوە ماڵەوە تەسلیم بە خێزانم کرد وتم تا دەست دەکەمەوە بە بازرگانی ماوەیەک پشوو دەدەم ئافرەت ئەم پارە ئەمانەت بێ لەلات و بیپارێزە من دەڕۆمە دەرەوە پیا و مڵکی دەرەوەیە تۆ لە ماڵەوەی ئەم ئەمانەتت ئاگا لێبێ ئەمە هەموو سەرۆت و سامانەکەمان ئەمەیە ڕۆژێ ماوەیەکی پێچوو لێم پرسیەوە ئافرەت بێنە پارەکە بێنە بابتم دەستکەمەوە بە بازرگانی لەگەڵ یەک دوو برادرە مەعاملەیە بکەم وەڵا ژنەکەم هاتەوە خۆی پێشۆکاندۆ و ئەڵێ وەڵا پارەکە دزراوە جەنابی حاکم نە خانومان کورد کراوە نە پەنجەرە و دەرگام شکاوە نە کەس هاتۆتە ماڵەوە نە هیچ ئاسارێکی دزی هەیە ئێستا نازانم بوختان بە خێزانم کەم بڵم خۆت دزی ئەم پارێ چی لێ هاتووە وەڵڵاهی نازانم بە لە ڕووی حاکمیشا چی داوا بکەم حاکم وتی خێزانەکە چەند دەبێ هێناوتی وەڵا ساڵێکە خێزانمە
وتی کچ بوو یان بێوەژەم بوو، وتی وەڵا بێوەژەم بوو، وتی مناڵی هەبوو لە مێردەکەی پێشتری، وتی نەخێر، وتی هیچ بەڵگەیەک لەسەری نییە، بەڵام بڕۆوە کاکە خۆی گەورە ڕەحمکە، ئەم عەترەت دەدەمێ هاتووی بۆ دادگا بە دەستی خاڵی مەڕۆوە، ئەم عەترە بە تایبەت بۆ من هاتووە، بۆ ئەنێکی زۆر عەجیب و تیژ و تایبەتی هەیە، وەکو هاتوویە دادوەر با بە دەستی خاڵی نەڕۆیدە، وەڵای هیچ قەزە هیچم بۆ ناکرێ، هیچ بەڵگەیەکم نییە، من چی بکەم ژنەکەت بگرم خەڵک بگرم، وتی نە وەڵای قوربان منیش خۆم سەرم سوڵماوە نازانم بڵێم چی. حاکم عەترەکەیدایە، یەکسەر بانگی پۆلیس و ئاسایشی گرتی بە دەوری ماڵی فڵان کەسە 5-6 ئاسایش و پۆلیسی مەدەنی بەجلی مەدەنیەوە و متابعە و منتیقەیان بۆ بکەن. وتیان بۆ فەرمووی ئەو عەترەم داوە بەو پیاوە، ئەو پیاوە زۆر ژنەکەی خۆش دەوێت، زۆر لێ ئەمینە، عەترەکە ئەدازانم دەدا بە ژنەکەی، ژنەکە دەستی لەگەڵ هەر کەسێکە هەبێ عەترەکە بەو کابرایە دەکا، ئێوە بەردەوام بە چوادەوری ماڵی کابرادا بەجلی مەدەنیەوە خۆتان بکەن بە عەرەبانچی و دەستژێر و ئەوانە متابعە و منتیقەم بۆ بکەن، بۆنی ئەو عەترە لە هەر کەسێ هات نمونەی دووەمیشمدایە، بۆنی ئەوە لە هەر کەسێکا خێرا دەستگیری بکەن. دوو شەوی بەسەرا تێنەپەڕی کابرایان گرت، وتیان قوربان ئەو پیاوە ئەو بۆن عەترەی لێدێ، بانجی کرد و ئیعترافی پێکرد لە دەستی لەگەڵ ژنەدا تێکەڵاوە و پارەکە ژنەکە داوێتی و بردوێتی. سەی ئەم زیرەکی حاکمە بەو هەموو پۆلیس و ئاسایشە نیان دەتوانی لە ڕێ عەترێکەوە بۆنێکەوە کە لە ماڵی کابرا دێتە دەرەوە دزەکەی گرت، خائینەکەی گرت. ئەمە زیرەکی دادوەرە. هەل لە زیرەکی دادوەرەکانە حاکم بێجگە لە قانونەکەی جوانتر وایە زۆر زیرەک و ژیر و بیرتیژ بێ. ئەڵەن کابرایەک خێزانەکەی بردە دادوەر، خێزانی داما و ژنێکی بە حورمەت، ژنێکی بەڕێز دیندار ئەهلی عیبادەت و مزگەوت، وتی وەڵڵاهی جەنابی حاکم ژیانمان لێتاڵ بووە، ئەم پیاوە لەسەر جێگایم لەگەڵ دەکات، نە دەستی بەدەستم دەکەوێت، نە تەماشام دەکات، ئێمەنی ئافرەتێکی گەنج و جوان بۆیە شم کردووە، بۆیە لە ماڵی باوکم ڕۆیشتم، حیا و حورمەتم پارێزراوە بێ، من باوکی دایکی دووسێ منداڵم لەم پیاوە، ئەتێ تازە بچم چی شوو بکەمەوە، ئەی هاوار ماڵوێرانم. دادوەر وتی خوشکەکەم کچەکەم بۆ ئەم پیاوە دەکات، وتی وەڵا قوربان لە من تۆم تەلاق داوە، یاخ بە پیاوەکەی وت کاکە تۆ ئەم ژنە تەلاق داوە، وەڵا قوربان من دەزانم تەلاقم نەداوە، بەڵام شەیتان دایمە پێم دەڵێت تۆ تەلاقت داوە. ئێستا ناوێرم لێی نزیک بۆ دەزانم تووشی زینا دەبم، چونکە دایمە شەیتان و نەفس وەسوەسە پێم دەڵێ ئەمە ژنن نییە، ئەها ڕۆژێک تەلاقت داوە. حاکم وتیان مەسەلەی تەلاقەکەیە، خۆی ئەو لاخست، وتی ئەرە وەڵا قوربان، یەکتی کاکە تۆ دەمێکە تەلاقت کەوتووە، وتی قوربان چۆن؟ وتی ئێوە ڕۆژە نەهاتی دوو کەس لەگەڵ بوون لێرە ژنەکەت تەلاقدا لە لای من؟ وتی قوربان نەبەخوا من نهاتوومە دادگا، وەرەوتی بابە تۆ هاتی ها فڵان کەس لەگەڵا بوو، دوو شایری خزمی خۆل لەگەڵا بوو، هاتی مەحکەمەوە تا سجن تۆماری کردووە، ژنەکەت تەلاق داوە، ئەوە گومان نییە، ئەوە خەون نییە، ئەوە نەفز نییە، تۆ هەر ڕاستەقینە ژنەکەت تەلاق داوە، وەڵڵا ڕاست دەکەی خوشکم تۆ مافت بۆ پیاوە نەماوە. کابراوتی کوڕە بەو قورئانە ژنەکەی خۆم تەلاق نەداوە، بەو قورئانە نهاتوو بە ئەم مەحکەمەیە، تووڕە بوو. حاکم پێکەنی وتی برای خۆم ئەگەر شەیتان و نەفس بۆت هاتەوە ئەم جارە هەر بەو قورئانە سوێندی بۆ خۆڵ درۆ دەکەی، ها چاو لێ تۆ لە من تووڕە بووی لەناو دادگادا، ئەڵێ جەنابی حاکم وەڵڵاهی وانە من ژنی خۆم تەلاق نەداوە. دەی ئەم جورئەتەش دەبێت بە شەیتان و نەفس وا بڵێ، هەر کە بۆت هات بەو قورئانە سوێندی بۆ خۆڵ درۆ دەکەی، بۆ ژنەکەت لە خۆتەوە حرام دەکەی لە خۆت. یەکسەر کابرا بیری کردەوە، وەڵڵاهی ڕاستە، زۆر کەسەیە تووشی ئەم وەسوەسانە دەبێت، وەڵڵا لای حاکم بێڵە حاکم درۆ دەکەی، کەسی ناوێت بە نەفس و شەیتانەکەی وا بڵێ. حاکم کابرای ڕزگار کرد، ئەوەی ئینسانەی بەریء کرد. لەبەرەوە خۆشەویستان دەکرێت ئێمە لیژنەی دادوەریمان قەزامان بەشی پسپۆڕانی زیرەک بن لەگەڵ خوێندنی قانونەکەدا، چەندین تەجروبەی ئامان بۆ باز بکرێت لە مەیدانی پراکتیکی و عەمەلیدا حاکمەکان بچنە ناو کۆمەڵگاوە تاوانباران بەم شێوەیە بدۆزنەوە، وەسەر لێ شێوەوان ڕێنمایی بکەن و خێزانەکان لە یەک هەڵنەوەشێن. خوای پەروەردگار ڕێنمایی هەمومان بکا و حاکمەکانمان دادپەروەرکە و سوڵتەی قەزاییمان عەدالەت بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.